ساڵانی ڕابردوو بازاڕەکان جمەیان دێت واروە ئەو بازاڕانەی کەوا وەکو فرۆشتنی مەسەن جلوبەرێک یاخۆڵ بڵێن شتومە خواردەمەنیەکان هەر هەمووی جمەیان دێت لە خەڵک. بەڵام جیاوازە ساڵانی ڕابردوو ئێستا ئەو بەری دەکرێتەوە لە هەرێمی کوردستان جەژن ئەو گەرم و گۆڕیەت جارانی نەماوە لەبەرەوەی بەهۆی هاتنی وەسیلەکانی وەکو ئەنتەرنێت و تەکنەلۆژیا بڵێن عیلاقەی ئیجتیماعی لە نێوان خەڵکەکان باش نەماوە. وا پێداوێت کاتێک کە بینایەک دروست دەکات دەبێتە هۆی جیرانی کۆڵانەکە و سەرەوەندۆڵەکان و بینایەکە تاتەوە دەبێتە زبەرخانە. داوام لە حکومەت و لایەنی پەیوەنددارەوەیە کە ڕێوشوێنی تایبەت بگرنەبەر بۆ ڕێگریگرتن لەم زۆرە دیاردا. هیوادارم حکومەتی هەرێم گرنگی بەو گەنجانە بدا لە هەرێمی کوردستان هەتاوەکو ڕوو لە هەندەران نەکەن کە تووشی بەدان ناخۆشی دەبن، تووشی بەدایان گەنجمانیان تووشی فەوتان بوونا، تووشی خینکان بووینە، هەروها کە دەگەنە ئەوڕۆپا هیچ شوکاریان نادەنێ لەوێندەر، ئیقامەیان نادەنێ، لە ژیانێکی ناخۆش لەوێندەر دەژین. بەڕای من ئەبێ مناڵەکان لە سەرەتاوە فێر بکرێن، مەنهەجێکی تەواو جوان دابنرێ، هەتا واقعێک پیشان بدرێ چۆن کورد لە دەوڵەتی مادەواتە ئێستا چۆن پارچە پارچە بۆ بە چەند ئامەتیدا تێپەڕوە. ئەبێ مامۆستاکان تەدریب بکرێن چۆن ئەو واقعی ئەو سەردەمە بۆ مناڵەکان بگەڕێنەوە، هەتا ڕۆحیەتێک لە دڵی مناڵەکاندا دروست بکەن کە کورد چ زەحمەتێکی کێشا و ئەوانیش محاولە بکەن بەرگەی ئازارەکانی ژیان بکرێن، ئەو زەحمەتەی کە پێشتر باب و باپیرانمان کێشەوە ئەمەش بکێشین و هەتا بتوانین کوردستانی دروست بکەین لەنێو ئەو چواردەوری ئەو دژمنانەدا. زۆر سپاس.